جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا جەختی لەوە کردەوە ئیدارەکەی دەیەوێت بینای سیاسەتی دەرەوە بکاتەوە بۆ ئەوەی متمانی جیهان بەدەست بێنێتەوە. لە هەمان کاتدا ئاماژەی بەوەدا ئاژانسەکانی ئاسایشینەتەوەی وڵاتەکەی بەهۆی سیاسەتەکانی ترامپەوە زیانی گەورەیان لێکەوتووە و خاڵین لە توانای ڕاستەقینەیان، بۆیە سیستمی بەرگری پێویستی بە نوێکردنەوە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی پێشهاتەکان. بایدن دوای کۆبوونەوەی لەگەڵ تیمەکەی لەسەر دۆسیەی سیاسەتی دەرەوە ئاسایشینەتەوەی ڕایگەیاند سیاسەتی دەرەوە بینا دەکەینەوە و ئەوەش گەورەترینی لەمپەرەکانی بەردەم ئیدارەی داهاتووە. ئەو وای دەبینێت ویلایەتە یەکگرتووەکان خۆی بەتەنیا ناتوانێت گرفتەکان چارەسەر بکات، بە تایبەتی لەبارەی گۆڕانکاری ژینگەوە. جەختیشی لە پشتیوانی ئیدارەکەی کردەوە بۆ مافەکانی مرۆڤ و ڕایگەیاند ئێمە پێویستمان بە متمانەی جیهان هەیە کە ئێستا بۆ خۆی ڕێگەیەکی تری بەبێ ئێمە گرتووەتە بەر. هاتنی ترامپ و گەشەکردنی گوتارینەتەوەی ڕەمەکی لە ئەمریکا و جیهاندا وای کرد کە ئەمریکا متمانەی خۆی لەدەست بدات بەوەی ترامپی سەرمایەدار لە گۆشەنیگای سەرمایەدارێکەوە سیاسەتی ناوخۆ و دەروی وڵاتەکەی پێناسە کردووە، واتە هەموو شتێکی لە پێناوی ئەمریکادا بەکارهێنا. ئەو سیاسەتەش بووە هۆی بێهێزکردنی پەیوەندی نێوان ئەمریکا و هاوپەیمانەکانی، با تایبەتی بێهێزکردنی پەیمانی ناتۆ کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بەهێزترین و گەورەترین هاوپەیمانی سەربازی بووە لە جیهاندا. دەرچوونی ئەمریکا لە ڕێکەوتن نامەجیهانیەکانی ژینگەی و ئابووری و پێشێلکردنی یاسای نێودەوڵەتی و بڕیارەکانی ئەنجومەنی یاساییش لە دەرچوون لە ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێران و بەخشینی زەویە داگیرکراوەکانی فەڵەستین و سووریا بە قەوارەی زایۆنیستی و دەرچوون لە ڕێکخراوی تەندروستی جیهانی و بڕینی یارمەتی ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان و دەرچوون لە یونسکۆ لە پێناو ڕازیکردنی لۆبی لایەنگری ناتانیاهۆ لە ئەمریکا بە تەواوی سیاسەتەکانی ئەمریکای خستە ژێر پرسیارەوە. سەردەمی ترامپ بە سەردەمی بازرگانی سیاسی ناو دەبرێت لەسەر حسابی مافی مرۆڤ، لەوانە چاوپۆشی لە ڕژێمە کودەتایی و دیکتاتۆریەکان لە پێناوی گرێبەستە ئابووری و هاوپەیمانیە سیاسیەکاندا. تەنانەت زاراوەکانی مافی مرۆڤ و تیرۆریشی بۆ مەبەستی گوشار خستنە سەر وڵاتان بەکارهێناوە بۆ ئەوەی ناچاریان بکات بە ملکەچی ئیدارەکەی. لەوانە بەکارهێنانی لیستی تیرۆر بۆ ناچارکردنی وڵاتی سوودان بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل، بەخشینی هەرێمی بیابانی خۆراوە بە وڵاتی مەغریب و با تیرۆرست ناساندنی بەرەی پۆلیساریۆ لە پێناوی ئەوەی مەغریب پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە، بەوەش نەک هەر پێگەی ئەمریکا لە نێو جەماوەری ئەو وڵاتانەدا پاشەکشەی کردووە، بەڵکو ئەمریکا بە هۆکاری پاراستن و مانەوەی ئەو سیستەمە تاوانکارانە دەزانن. بەکارهێنانی گەمارۆ یابووری بۆ سەرچین وەک زلهێزێکی یابووری بۆ ئەوەی پاشەکشەی پێ بکات، گەمارۆ بۆ سەر ئێران و فەنزوێلا بۆ ملکەچکردنیان بۆ سیاسەتەکانی ئیدارەکەی لەو چەکانە بوون کە ئەمریکایان وەک وڵاتێکی دەرەوەی یاسای نێودەوڵەتی پێناسە کردووە. بۆیە چاودێران پێیان وایە ئەرکی جۆ بایدن و تیمەکەی بۆ گێڕانەوەی متمانەی جیهان بە ئەمریکا هەروەکو خۆیش ئاماژەی پێداوە زۆر قورسە، چونکە ئەمریکا لە سەردەمی ترامپدا متمانەی خۆی لەدەستدا و بەوەی لە پەیمانەکانی سەردەمی باراک ئۆباما پەشیمان بووەتەوە. بەوەش کە ترامپ لەم قۆناغەدا دەڕوات ترامپیزم وەکو فکرە دەمێنێتەوە و بۆی هەیە جارێکی تر لە ڕێگەی کەسایەتێکی ترەوە بگاتەوە بە سەرۆکایەتی و هەمان کاری ترامپ لە هەڵوەشاندنەوەی سیاسەتەکانی پێش خۆیدا بگرێتە بەر. ئایا بایدن چۆن ئەو گومانە دەڕەوێنێتەوە؟ کارێکی ئاسان نییە. Thank you. You support the $2,000 recommendation? Yes.